جەستەی بێشماری مردۆکان هێرشەکانی توندوتیژ گێرە شەوێنی تووڕەیی دژ بە دەم و دەستگاکانی سیاسی کاریگەری خراپی لەسەر ئابووری جیهان هەبووە لە ساڵی پاردا و بای ملیارەها دۆلار لە سەرانسەری جیهان بە تایبەتی لە ئەمریکا زیانی گەیاندووە. بە گوێرەی پێوەری جیهانی بۆ ئاشتی بەهۆی توندوتیژیەوە لە ماوەی 10 ساڵدا ئاستی ئاشتی لە جیهان نزم بۆتەوە سەرەڕای کەمێک باشبوون لە ساڵی 2016. راپۆرتی ساڵانەی ئینستیتیوتی ئابووری و ئاشتی ئاستی شەڕ و ئاسایش هەڵدەسەنگێنێت. لە ئێستاچێدا لەگەڵەوەی ئاستی ئاشتی لە جیهاندا باشتر بووە، بەڵام وا بەدیمان کردووە بۆ نمونە لە ئەمریکا خراپتر بووە. لە وڵاتانی هەرێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقای باکوور تا دێت خراپتر دەبێت و هەروەها نایەکسانی ڕێژە لە نێو وڵاتانی زیاتر و ئەوانەی کەمتر ئاشتیانەن زیاتر بووە. واتە بۆشایەکی گەورەتر لەمە ڕەوشی ئاشتی لە سەرانسەری جیهاندا دروست بووە. بریسلەر گوتیشی ناکۆکی سیاسیەکان لە ناو ئەمریکا لە وەتای هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2016 و گرژی و ئاڵۆزی لەمەڕ کوشتنەکان لەسەر دەستی پۆلیس و هەروەها زیابوونی ڕێژەی کوشتن و ڕووداوەکانی تیرۆریزم بۆ تەمای نزمبوونەوەی ئاستی ئاشتی لە ئەمریکادا. ئەمریکا 11 پلە هاتۆتە خوارەوە، هەنووکە لە پلەی 114 هەمیندایە لە کۆی 163دا. لە ڕاستیدا ئەوە ئاماژەیە ڕەوشی ململانەکانی ناوخۆ لە ناو ئەمریکا لە خرابووندایە. ئۆپۆزیسیۆنی سیاسی لە ناو کۆمەڵگەی ئەمریکا زیادی کردووە، خۆپیشاندانەکان زیادیان کردووە، بزوتنەوەی Black Lives Matter و کاردانەوە بەرامبەر توندوتیژی پۆلیس دروست بووە. هەر بۆیە ناکۆچی سیاسی کاریگەری لەسەر ئەو پلەیە هەبووە. راپۆرتەکە هەروەها ئاماژە دەدات بەوەی ئەو 23 وڵاتانەی سەجەرەی بەرزیان هەیە هەنووکە زیابوونێکی مێژوویی ئاستەکانی تیرۆریزمیان بە خۆیانەوە دیوە، هەرچەندێکە لە ئەوروپا کاریگەری زۆر هەبووە بەهۆی هێرشەکانی گەورە لە فەرەنسا و بروکسل و لەندەن، بەڵام هەرێمەکە هێشتا ئاستی خۆی بەوەی ئاشتیانەیە پاراستووە. سووریاش بۆ 5 ساڵ لەسەر یەک وڵاتێکە کە ڕێژەی ئاشتی تیایدا لە ئاستێکی هەرە نزمیایەتی.